کۆمەڵی گشتینەتەوە گرتوەکان هەفتەی هۆزارانی ساڵی 1994 بڕیاریدا کە ئەو ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بە بیابانبوون و وشکە ساڵی لاستی جیهاندا تۆمار بکات و هەروەها ئەمە شوای کردووە کە ئیتر ئێستا لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهاوە لەسەر تاسەری جیهاندا هەرێمی کوردستان و عێراقیش بەدەر نەبن لەو گۆڕانکاریانە و ئەمانەوێ بزانین کە مەترسیەکانی وشکە ساڵی و بە بیابانبوون لەسەر عێراق و هەرێمی کوردستان چیە پلانەکان چین و چۆن دەکرێت ڕوبەڕووی ئەم دیارەدا سروشتی ببینەوە. میوانێکی بەڕێزم لە ستۆدیۆ لەگەڵا بەڕێز دکتۆر کاروان سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان. زۆر بەخێر بێ دکتۆر کاروان. سەرەتا ئەمەوێت سەبارەت بە بیابانبوون و مەترسیەکانی وشکە ساڵی بە شێوەیەکی گشتی لاسی جیهاندا قسە بکەین. زۆر باش ئێمەوەکو هەرێمی کوردستان پشت بۆ فاکتەرە جیهانیانە ببەستین لەگەڵ زەوی و ئەو ڕووداوە ئێکۆلۆژیانی کە ڕوو دەدەن. هەرێمی کوردستان ئێستا لە چ ئاستێکدایە؟ بەڵێ سپاس بۆیەوە و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. دیارە گرنگە ئێمە سەرەتا شتێک جودا بکەینەوە، ئەویش بابەتی بە بیابانبوون و وشکە ساڵی. بە بیابانبوون زاراوەیەکی کە پەیوەندی بە خاکەوە هەیە، وشکە ساڵی پەیوەندی بە ئاوهەواوە هەیە و چەند جۆرێکی وشکە ساڵیمان هەیە. بە بیابانبوون پێناسە سادەکەی بریتێ لەوەی کە زەوی توانای بەرەمهێنانی لەدەستەدا. فاکتەرەکان زۆرن، یەکێک لەوانە وشکە ساڵیە. هەرچی وشکە ساڵیە بریتێ لە کەمی ئاو، کەمبوونی ئاو کەمتر لەوەی کە کشتتوکاڵ پێویستێتی ئەو ئەگەر وشکە ساڵیە کشتتوکاڵیەکە مەبەست بێت و ئەگەر جۆرەکانی تری وشکە ساڵی بۆ نمونە وشکە ساڵی هایدرۆلۆژی هەیە کە ئەوەیە بڕی ئاوی پێویست کەمترە لەوەی کە ستاندەرەکە هەیە. باشە لە عێراق و هەرێمی کوردستان کام جۆر لەم وشکە ساڵیانە یا مەترسیانە ڕوبەڕووی بۆتەوە، کامەیان زیاتر هۆکارەکانیشی چین؟ بەڕاستی دۆخی عێراق و دۆخی کوردستان جیاوازی گەورە لە بینی دۆخی عێراق و دۆخی هەرێمی کوردستان هەیە. جیاوازیەکە بەشێکی سروشتیە و بەشێکی مرۆییە. جیاوازی سروشتیەکە لە عێراق کێشەی کەمی ئاو هەیە، واتە ئەو ئاوەی کە هەیە هەم بڕەکەی کەمە هەمیش کواڵیتیەکەی خراپە. بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە کێشەی تەوزیعی ئاومان هەیە، ئەگینا کێشەی کەمی بڕی ئاومان بەو شێوە گەورە نییە کە لە عێراق هەیەی. باشە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حکوومەت هەرێمی کوردستان پلانی دانا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە بۆی کە مەترسی لەسەر هەرێمی کوردستان کەم بێتەوە. بۆردێک بە ناوی بۆردی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی دامەزرا لە چەند دامەزراوە و دامودەستگایەکی حکوومەت هەرێمی کوردستان. ئەمە تا چەندە هاوکار بوو، دەکرێت چیتر بکرێت؟ بەڵێ ئەمە ساڵانە ئەو ساڵانەی کە مەترسی وشکە ساڵی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بۆردێکی تایبەت دروستەکە وەکو ژوورێکی عملیات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردە. بەڵام جگە لەو بۆردە حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ئاستێکەوە کاری کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی کاریگەریەکانی گۆڕانی ئەوهەوە. ئێمە ساڵی ڕابردوو توێژینەوەیەک یان ڕووپێویەکمان لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان ئەنجام داوە. گوند بە گوندی کوردستان ڕووپێویمان کردووە، چەند گوندمان مەترسی وشکی لەسرە، چەند گوندمان سەرچاوەکانی ئاویان وشک بووە و چەند گوندمان پێویستیان بە هەڵمەتی خێرا هەیە بۆ ئەوەی چارەسەری بابەتەکە. باشە ژمارەکان چەندن؟ ئایا مەترسیدارن یا دەکرێت هێشتا کاتماوە بۆی کە بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزرێت؟ بەداخەوە دەڵێن بەڵێ ژمارەکان مەترسیدارن لە هەرێمی کوردستان. ژمارەی ئەو گوندانەی کە سەرچاوەکانی ئاویان بە موئەکەدی بە مسۆگەری وشک دەبن زیاترە لە 800 گوند کە ئەمانە بەڕاستی بارگرانێکی زۆر گەورەیە و ئێمە چەند جاریش ئەوەمان گوتووە کە ئاسان نییە بۆ هیچ حکوومەتێک بەتەنها ڕوبەڕووی دیاردەی گۆڕانی ئاوهەوا بێتەوە. باش ئەو گوندانە زیاتر دەکەنە کام ناوچە لە هەرێمی کوردستانەوە؟ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانە بەداخەوە، چونکە لە هەرێمی کوردستان پێشتر دابەشبوونی گوندەکانی هەرێمی کوردستان لەسەر بنەمای بوونی کانیەکان بووە. ئێستا لەبەرەوەی بەفر نەماوە و لەبەرەوەی باران زۆر کەم بووەتەوە و بەهۆی ئەو بیرانەش کە لێدرێن ئاوی ژێر زەوی کەمی کردو و کانیەکان وشکە بن. بەڵام ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی پارەوە لەسەر ئەساسی چەند دیراسەیەک چەند ڕێگایەکمان گرتووەتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ئاوهەوا. یەکەمینیان دروستکردنی ژمارەیەکی زۆر پۆندە بۆ کۆکردنەوەی ئاوی باراناو و بەفرا و ئاوە وەرزیەکان. دوو پرۆژەی ڕیچارجی یان پاراوکردنەوەی ئاوی ژێر زەوی دەستمان پێکردووەکو مەرحەلەی تێست، هەروەها پرۆژەی بوژانەوەی کانی ئەویشمان دەست پێکردەوە لە مەرحەلەی تێستین و جگە لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان لە دوا هەنگاویدا پرۆژەی پۆندی هەرەوەزی ڕاگەیاند خەڵکی ئەو گوندانەی ئەو جوتیارانەی کە ئامادەییان هەیە بێنە مەیدانەوە و پۆند بۆ خۆیان دروست بکەن. ئێمە وەکو حکوومەت پشتیوانی دارایی پشتیوانی تەکنیکی زانستیان دەدەینێ و دوای تەواوبوونی پۆندەکەش پارەی کاشیشیان وەکو پشتیوانی دەدەینێ. ئامانجمان ئەوەیە خەڵکی گوندەکانی کوردستان هەر هەمویان بێنە مەیدان پێکەوە
ئێمە وەکو حکوومەت و خەڵکی گوندەکان پێکەوە کار بکەین بۆی ڕوبەڕووی ئەو دیاردە جیهانی. باشە دکتۆر کاروانە گەرچی ئاماژەت بۆ کەمە دیاردەیە جیهانی و سروشتیە، بەڵام هۆکاری مرۆیش ڕۆڵێکی سەرەکیان هەیە لەم گۆڕانی کەشوها بە تایبەتی هەڵکەندنی بیر بە ڕێژێکی زۆر بەرفراوان و نایاسایی کە ئێستا ئەبینین بەداخەوە کە دەکرێت. چی کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمانە؟ ڕۆڵی کشت و کاڵ و هەروەها دارستانەکان چۆن دەبینن بۆی کە بتوانێت بە شێوازێکی سروشتی ئەم دیاردەیە چارەسەر بکرێت؟ بەڵێ من دەمەوێت ئەوە بڵێم بابەتی بیر لە کۆمەلگای ئێمە ڕژێمی پێشووی عێراق خەڵکی ئێمەی هاندا بۆ ئەوی بیر لێ بدەن، لە باتوێ پرۆژەی ئاودێریان بۆ بکە خەڵکی فێر کرد بیر لێ بدەن، خەڵکی ناچار کرد بیر لێ بدەن. بەداخەوە ئەو کللتورە هەرما و ئەو وشکە ساڵیە ژوای کرد زیاتر داواکاری لەسەر بیر هەبێ. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی لێدانی بیر خەریکین هەمواری دەکەینەوە و جگە لەوەش بەردەوام تیمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هێزە ئەمنیەکان سەرگەرمی کۆنتترۆلکردن و لە دەست بە سەراگرتنی ئەو ئامێرانن کە بە شێوەیەکی نایاسایی بیر لێ دەدەن. و هەر لەم کاتەی من و تۆ قسەکەین نزیکی 300 دانە ئامێری لێدانی بیر بە شێوەی قاچاق دەستیان بەسەرا گیراوە و ئێستا پارچە پارچە کراون و لەم ڕۆژانە دەنێرێن بۆی لە کوورە بتوێنرێنەوە بکرێنەوە بە ئاسن. دەمێنێتەوە شتێک بڵین کە دیاردە مرۆییەکە خراپی ئیدارەدانی ئاو و تێکەڵبوونی بە بابەتە سیاسیەکان لە عێراق بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێک لەو کێشانێک کە هەمانە باجی ئەوە دەدەین کە بەشێکین لە عێراق، چونکە پێشتر ژێرخانێکی باشی بنەڕەتی کەرتی ئاومان نەبووە، دواتر ئەو گەمارە و ئابووریە و ئەو بڕینی بودجەیەش کە حکوومەتی بەغدا فەرزی کرد لە سەرمان دیسان وای لێمان کرد ئیمکانێتی کە تۆمان لەبەر دەست نەبێ بتوانین پرۆژە ئەنجام بدەین. و بە گشتیش سیاسەتی گشتی حکوومەتی فێدراڵ ئەوەیە کەمترین پێشکەوتن لە کەرتی کشت و کاڵ و ئاودێری لە هەرێمی کوردستان هەبێت. باشە دکتۆر کاروانایە حکوومەتی عێراق تا ئێستا توانێتی بودجەیەکی باش تەرخان بکات بۆ پاراستنی ئاسایشی ئاو و هەروەها پاراستنی یاسای دارستانەکان و کشت و کاڵ بەگشتی بۆی کە هەرێمی کوردستانیش بتوانێت لێی سوودمەند بێت؟ ئایا هەماهەنگیتان هەیە لەگەڵ حکوومەتی عێراق بۆی کە بتوانن بە شێوازێکی باش ڕوبەڕووی ئەم بابەتە ببنەوە؟ ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی لە توانامان هاتبێت هاوکار بووین بۆ ئەوەی معاناتی خەڵکی باشووری عێراق کەم بکرێتەوە لە بابەتی بێئاویە. بە بەڵگەش ئەو بەنداوانەی لە هەرێمی کوردستان هەن بەشێکی گەورەی ئاوەکانیان بۆ باشوور و ناوەڕاستی عێراق ڕوە و ئێمە بەبێ ئەوەی هیچ کێشەیەک بۆ ئەو بابەتە دروست بکرێت. بەڵام حکوومەتی عێراق لە 10 ساڵی ڕابردووە توانم بڵێم لایسێک سپانەیەکیشی نەناردووە بۆ کەرتی ئاو یا پشتیوانێکی هیچ پشتیوانێکی ئەوتۆی بۆ کەرتی ئاوی هەرێمی کوردستان نەبووە. نەک هەر ئەوەش پێم باشە ئەوانەی پسپۆڕن لە بواری داراییە وردبوونەوە لەو بودجەیە عێراق بکەن، بزانن ئەو پارەیە بۆ چەکدار و پرچەکردن و ئەو جۆرەشتانە تەرخان کراوە چەندە و ئەو پارەی بۆ کەرتی ئاو تەرخان کراوە چەندە لە کاتێکە هەموو دنیا زەنگی ئەوە لێدا کە عێراق یەکێکە لە وڵاتانەی گەورەترین کێشەی ئاوی هەیە. بەڵام بەداخەوە ئەو بودجەیە بۆ کەرتی ئاو تەرخان کراوە بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت لەو بودجەیە بۆ چەکدار و بۆ هێزی چەکدار تەرخان کراوە. ئەوە دلیلی ئەوەیە حکوومەتی عێراق بایەخەوە سەیری ئەو کەرتەی نەکردو و ناشیکە و ئەوان بۆ خۆیان بەو شێوە بن دەبێ بەرامبەر ئێمە چۆن بن. و حەزم لێ ئەوە بزانن لە شاری بەسرە لەم کاتێ من و تۆ قسە دەکەین نسبەی خوێ لە ئاوی بەسرە گەشتووەتە 8,000 لە ملیۆنێک لە کاتێکا بەستاندەری جیهانی نابێ 1000 تێپەڕێ واتە ئاوی بەسرە بووەتە خوێاو ئاوی دەریا سەحبی کردووە هاتووە بەرەوسەرەوە لە ئەنجامی نەبوونی ژێرخانێک بۆ ئەوەی ڕێگەیەک لە ئاوی دەریا بگرێ هەڵبکشێ. هەر لەبەر ئەو سوێراوەی کە دروست بووە بەشێکی گەورەی باخەدار خوڕمەکان لەوێ لە ناو چوون و ئاوەکە نە بە کەڵکی کشت و کاڵیە نە بە کەڵکی خواردن دێ نە بە کەڵکی هیچ خزمەتگوزاریکی دیکە دێ و بە نەتیجە گەلی عێراق هەمووی لە کاتێکا بەسرە 3 ملیۆن بەرمیل نەود لە ڕۆژێکە پێشکەش بە هەموو عێراق. باشە لە کۆتایشتا ئەگەر بپرسم ئاماژەتان بە کۆمەڵێک لە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردە سروشتیە بەڵام بۆ داهاتووە کرێت بڵێنەوە پرۆژانە چه کاریگەریەکیان دەتوانێت هەبێت و چیتر پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لەم بوارەدا بگرێتە بەر؟ ڕوئیای ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە هەر گوندێک یا هەرچەند گوندێک پۆندێکی تایبەت بە خۆیانیان هەبێ تاوەکو ئاوی بەفر و بارانی کوردستان بە فێڕۆ نەڕوە و خەڵکی ئەو گوندانە ژێگیر و مستەقر بن سەرچاوەیەکی ئاوی مسۆگەریان هەبێ و ئاوی ژێر زەویشمان پاراو بێت پەنا بەخوا ئەو پۆندانە دەتوانن بەشێکی گەورەی کاریگەری گۆڕانی وشکە ساڵی کەم بکەنەوە گۆڕانکاری ئاوهەوا کەم بکەنەوە دەمێنێتەوە یەکشت ئەوەیە کە خەڵکی کوردستان بە هەموویەوە هاوکارمان بێت میدیا هاوکارمان بێت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هاوکارمان بێت. ئەم کێشەیە زۆر گەورەترە لە توانای هەر حکوومەتێک لە هەموو جیهانە پێویستی بە هەماهەنگیەکی هەمەلایەنە هەیە و ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە پشتیوانی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران
بەرچاومان ڕوونە و ڕوئایەکی زۆر ڕوونمان هەیە بۆ کەرتی ئاو و پەنا بەخوا دەتوانین بەشێکی گەورەی ئەو کێشانە چارەسەر. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر کاروان سەبا هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان زۆر سپاس. لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.